ئازیزان دکتۆر نەزمەدین کەریم پارێزگاری کەرکووک بە سەردانێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و لە میانەی ئەم سەردانەیدا لەگەڵ کاربەدەستانی ئەمریکایی لە هەردوو وزارەتی دەرەوە و بەرگری کۆبۆتەوە هەروەهاش لەگەڵ کاربەدەستان لە کۆشی سپی. جا ئێمەش لە دەنجی ئەمریکا بەشی کوردی بە دەرفەتمانزانی بە ڕێزی میێوانداری دەنجی ئەمریکا بکەین و چەند پرسیارێکی لێ بکەین سەبارەت بە ڕەوشی کەرکووک و پەیوەندی پارێزگای کەرکووک لەگەڵ هەرێمی کوردستانی عێراق و هەروە لەگەڵ حکوومەتی ناوەندی لە بەغدا. دکتۆر بەخێر بێت بۆ دەنجی ئەمریکا. سوپاسدانەکەم. دکتۆر سەرەتا بە سەردانەکەت بۆ ئەمریکا دەست پێ بکەین. لەم سەردانەتاندا لەگەڵ چێ کۆبوونەوە و باسی چی کراوە؟ ئێمە سەردانەکەمان بەڕاستی فراوان بوو لەگەڵ کاربەدەستانی حکوومەتی ئەمریکا و هەروەها لەگەڵ ئەندامان لە کۆنگرێس و لە تینک تانکەکانە کۆبوونەوەمان کردووە. کۆبوونەوەکانمان بەگشتی باش بوو. لەم کۆبوونەوانەدا تەرکیز لەسەر وەزعی کەرکووک بە دەرەجەی یەکەم، دوای ئەوە کێشەی سیاسی لە عێراقدا، کێشەی سیاسی لە هەرێم و هەروەها وەزعی ئابووری و شەڕ دژی داعش بە شێوەیەکی گشتی لەم کۆبوونەوانە باس کراوە. ئەوەی ئێمە تەرکیزمان لەسەر کردووە کە بە نسبەتی کەرکووکەوە، یعنی کەرکووک پێشمەرگە توانیوێتی بە باشی بیپارێزێ. کێشەی گەورەی کەرکووک ئەوەیە کە بەغدا لە ڕووی ئیداریەوە دەستێکی زاڵی بەسەردا هەیە، خەڵک دامەزراندن و ئەو جۆرە کارانە هەمووی لە بەغداوە ئەکرێ. جاران کاری ڕێگەزپەرستی سەدام کە بە ئاشکرا و بە زۆر ئەیکرد ئێستا بە شێوەیەکی تر ئەکرێت. بۆیە ئێمە تەرکیزمان لەسەر ئەوە کردووە کە ئێمە ئەبێ کەرکووک لە بەغدا جیا بکەینەوە. جیاکردنەوە کە مەقسەدمان ئەوەیە خەڵکی کەرکووک مافی ئەوەی هەبێت دەنگ بدات کەرکووک ببێ بە هەرێمێکی سربەخۆ یان بێتە ناو هەرێمی کوردستان. لە هەردوو حاڵەتە کەرکووک نزیکترە بێ لە هەرێمی کوردستانەوە، چونکە ئێمە بمانەوێ یان نەمانەوێ ئەمڕۆ کەرکووک پێشمەرگە پاراستوێتی، کەرکووک ئاسایش پاراستوێتی، کەرکووک پۆلیسەکەی تێکەڵە کورد و عەرەب و تورکمان و ئەمڕۆ عەرەب کە جارە کە پێشتر زۆر دژی ئەوە بوون کەوا بە هیچ شێوەیە فیدراالیەت هەبێ یاخود لا مەرکەزیەت هەبێ یا ئۆتۆنۆمی، ئەمڕۆ ئەوانیش وەکو تورکمان داوا ئەکەن کەوا کەرکووک خۆی کاروباری خۆی بەڕێوە بەرێت. بەڵێ لەو کۆبنەوەتان لەگەڵ کاربەستانی ئەمریکایی داواکاریتان چی بوو؟ ئێمە داواکاریمان زیاتر لەوەیە کە مەسەلەن بە نسبەتی عێراق بە شێوەیەکی گشتی ئەبێ بیر لەوە بکرێتەوە کە ئەمڕۆ شەڕی داعش ئەکرێ، سەرکەوتن بەسەر داعش لە زۆر شوێن هەیە، لە کوردستانەوە هەموو ئاگامان لێیە، بەڵام لە شوێنەکانی تری عێراقیشا سەرکەوتن بەدەست داعشایە، بەڵام کێشە سیاسیەکان هەرماوە. ئەگەر بێت و ئەم کێشە سیاسیانە چارەسەر نەکرێت داعشی ترت بۆ دروستە بێتەوە بە ناوێکی ترەوە. تۆ ئەگەر تەماشای دۆکیمنتەریە فلیمێکی دۆکیمنتەری دەرچووە ڕۆژنامە نووسێکی ئوسترالی دەری کردووە دۆکیمنتەریە کە ئەچێتە ناو جەماعەتی زەرقاوی و شەڕەکان چۆنەکەن هیچ فەرقی نییە لەگەڵ داعشە. زەرقاوی لە 2006 کوژراوە، خەڵک وای زانی ئەم شتانە تەواو بۆ، بەڵام لە 2014 داعشت بۆ هاتووە. بۆیە ئەبێ کێشەکان سیاسی چارەسەر بکرێت. دوای ئەوە بەڕاستی لە بەغدا فەرق و جیاوازیەکی زۆر هەیە بەرامبەر بە هەندێک پارێزگا. تەماشاەکەی بە نسبەتی پارێزگای کەرکووکەوە ئێمە لە هەموو 2015 تەنها 32 میلیارد دیناری عێراقیمان وەرگرتووە بۆ ئەو پارێزگایە گەورەیە کە زیاد لە 500,000 ئاوارەی بۆ هاتووە. ئێمە لە کەرکووک لە مانگی یەکی ئەم ساڵەوە هەتا ئێستا کە خەریکە مانگی 5 تەواوە بێ 1 دینارمان لە بەغداوە بۆ نەهاتووە. ئەمانە هەموو تەئسیری لە وەزعی پرۆژەکانی ئێمە کردووە، بە پارەیەکی زۆری بەڵێندەرمان لەسەرایە. ئەمە داوامان کردووە کەوا ئەم مەوزوعانە ئەبێ بە جددی باس بکرێت. ئەگەر بێت و بەغدا بەردەوام بێ بەم شێوەیە ئەوەی لەگەڵ هەرێمی کوردستانی کردوێتی
لەگەڵ پارێزگاکانی ژەیکا من لەو باوەڕەدام هەموو جیابنەوە لە ژێر دەسەڵاتی بەغدا بۆ ئەم کارانە. باشا شتانی کە باس کرد لەگەڵ کاربستانی ئەمریکی هەڵوێستی ئەوان بەرامبەر بە کەرکووک و بەرامبەر بە بۆ چونانی ئەوە چی بوو؟ ئەوەڵەن هەڵوێستی ئەوان بەرامبەر بە کەرکووک بە تایبەتی سەرکەوتن دژی داعش زۆر یعنی کەرکووک بە نمونە ئەهێنەوە لەو ڕووەوە. تەنانەت یعنی باسی ئەوەیانە کرد چۆن لە 2014 داعش بۆ هەرکوێ چوو ویستی و گرتی بۆ نەیتوانی لە کەرکووک لەو خەتەی کە ناوچەی حەویجەی لێ دەرکە نەیتوانی بێتە پێشەوە. یعنی ئەمانە هەمووی گرنگ بوو لەلایەن بەڵام بە نسبەتی وەزعی عێراق بە شێوەیەکی گشتی ئێستا ئەم ئیدارەیە غەمی یەکەمی ئەوەیە شەڕی داعش بکە و مووسڵ ڕزگار بکە لە دەستی داعش. من باوەڕ ناکەم تا ئێستا پلانێکی باش هەبێ بۆ پاش داعش کە تۆ چۆن جارێکیتر نێڵی قاعدە پیا بێتەوە بێتە پێشەوە بەجیا هەرچەنە ئێستا ئایبینین هێواشێواش دەست پێەکە نەقشە بەندەکان کە بەعسێ کۆنەکانن دیسانەوە پەیدا بووەتەوە کە داعش لە ڕوومادی و لە ئەنبار ئەیدۆڕێنێت خەڵکەکانی ئەنێرێتەوە ناو بەغدا و خواروی عێراقەوە بۆ کاری تێرۆریستی. ئێمە دڵنیاین هەوڵی ئەوە ئەدەن لە کەرکووکی هەمان کار بکەن و لە شوێنی تریش ئەو کارانە بکەن. تا چەند مەترسی داعش لەسەر شاری کەرکووک کەم بۆتەوە و ئەو شوێنانەی کە ئێستا بەدەست داعشەماوە کوێن و بە تایبەتی با بڵین بینە سەرباسی حەویجە کە بنکەیەکی سەرەکی داعشە چی کرا چی بەرنامەیەک هەیە کە وەکو کە چۆن باسی مووسڵ دەکرێتن و یا باسی ئەمبار و یا باسی ڕقە لە سووریا دەکرێتن ئازاد بکرێتن ئەی بەرامبەر بە حەویجە بۆ تا ئێستا هیچ باس نەکراوە. خۆی بەداخەوە ئەمە مۆزوعمان لەگەڵ کاربەدەستان لێرەدا باس کردووە لە بەغدا لەگەڵ سەرۆکوەزیران لەگەڵ سەفیری ئەمریکا لەگەڵ حتا دراوسەکانمان باسی ئەومان کردووە کە حەویجە زۆر گرنگە. حەویجە هەموو کاتێک سنتەری تێرۆریزم بووە. ئەو کاتانی کە بەبییرتان دێت لە کەرکووک تەقینەوەی زۆر ئەبوو ئەمانزانی هەمووی لە حەویجەوە دێت لەو ناوچەیەوە دێت. یعنی ئێرهابیەکانی لە ئەنبارەوە لە دیالەوە لە مووسڵەوە لەو شوێنانەوە لەوێ کۆ ئەبوونەوە بە تایبەتی بەعسێ کۆنەکان بە ناوی نەقشەبەندی. ئەمە زۆر گرنگە. ئێمە باسی ئەومان کردووە کە حەویجەش گرنگە ئەبێت ڕزگار بکرێ بەڵام بەڕاستی تا ئێستا پلان نییە بۆ ڕزگارکردنی و ئەمە ڕخنەیەکی گەورەیە بە تایبەتی لە حکوومەتی بەغدا و فەرماندەی هێزە چەکدارەکان کە سەرۆکوەزیرانە. تا ئێستا تا چەند با بڵین هاوپەیمانان یارمەتی هێزی پێشمەرگیان لە محوەری کەرکووکداوە و بە چ شێوازێک بۆ ئەو یارمەتیانە؟ زۆربەی یارمەتی هەوپەیمانان بە بردومان بووە لە ئاسمانەوە و ئەوەش دەورێکی یەکجار گرنگی هەبووە کە پێشمەرگە بتوانێت پێشکەوێت یان لە کاتی هێرشی داعشا بیان شکێنێت. بەڵام لە ڕووی ترەوە بەڕاستی هاوکاریەکان تا ئێستا کەمە هەیە بەڵام بەو شێوەیە پێویست نییە بە تایبەتی لە ڕووی چەک و تەقەمەنی و مەشقی پێشمەرگە هەرچەنە وەکو ئاگاتان لێیە 485 میلیۆن دۆلار دانراوە بۆ یارمەتی موچەی پێشمەرگە و بۆ یارمەتی پڕچەکردنیان و تەدریبکردنیان و دروستکردنی دوو لیوای تەواوی پێشمەرگە بە مواسەفاتی لیوای جێشی خۆیان لێرەدا. ئایا حکوومەتی ناوەندی بە پەرۆشە سەبارەت بەوەی تەواوی پارێزگای کەرکووک لە دەست داعش ڕزگار بکرێت؟ من ئەو حەماسەتە نابینم هەرچەنە کە قسەیان لەگەڵاکەین باسیەکەین لەگەڵیان ئاڵێ نانا ئەیکەین بەڵام بەڕاستی لە ڕووی عملیەوە هیچ نەکراوە. ئەوی ئەیەوێت شتێک لە حەویجە بکرێ و ناوچێ ڕزگار بکرێ جەماعەتی حەشری شعبین و چەند جاریش کۆبوونەوە کراون لە کەرکووک لە هەولێر لەسەر ئەم مەوزوعە ئەوان گوایە لای حەمرین و لە لای ڕۆژاواوە بێن پێشمەرگەش لە لای ڕۆژهەڵاتەوە بڕوا بۆ ئەوەی حەویجە ڕزگار بکرێ بەڵام هێشتا هیچ هەنگاوێکی کۆنکریتی نەنێنراوە بۆ ئەم مەبەستە. ئایا جددینە لە یارمەتیدانی هێزی پێشمەرگە لە شەڕ دژی داعش مەبەستم حکوومەتی ناوەندیە؟ حکوومەتی ناوەندی ئەوەندەی پێ ناکرێت. حکوومەتی ناوەندی ناتوانێت و شوێنانی نزیکی خۆیەتی ڕزگاری بکە ئەگەر بێت و ئەمریکا هاوکاری نەکا و
ئێران و حەشد شعبی هاوکاری نەکەن. ئێوە چەند ڕازین بە هاتنی حەشدی شعبی بۆ ئازادکردنی ئەو ناوچانەی کە لە پارێزگای کەرکووک ماوەتەوە چەند ڕازین بەوە؟ ئێمە بۆ ناوچەی حەشدی شعبی ئەگەر بەو شوێنانەدا نەڕوا کە پێشمەرگەی تایە ئێمە کێشەمان لەگەڵی نییە، بەڵام ئەو شوێنانە پێشمەرگە ئەیپارێزێ، پێشمەرگە پێویستی بە هەر یارمەتیەک هەبێ خۆیان بڕیار ئەدەن و ئەو کاتە داوا ئەکرێت. بەڵام هیچ هێزێک بەبێ ڕەزامەندی سەرکردایەتی سیاسی کورد و قیادەی پێشمەرگە ڕێگەی پێ نادرێ بێتە کەرکووک. ئەو ناوچانەی کە لە پارێزگای کەرکووک بەڕێن بەکو ناوچەی بەڵێم بەشیر و دەوروبەری تووز و ئەو ناوچانەی نێزی کەرکووک کە ڕزگار کراون بە هەندێ لەو ناوچانە حەشدی شعبیتی ئایا ئەمانە مەترسینی نەپا بۆ پاشە ڕۆژ ئەگەر داعش نما و ئەوانە هەر لەوێ بمێنەوە پاشە ڕۆژە گرژی دروست ناکاتن نابتە مای بەرەو ڕووبوونەوە لەگەڵەواندا بە نسبەتی کەرکووکەوە نەخێر، چونکە بە نسبەتی کەرکووکەوە ئێمە حەشدی دەرەوەی کەرکووکمان نییە. هەمانە ئەو تورکمانە شیعانن کە خەڵکی بەشیر و تازە و داخۆخن خۆبەخشن پرچەک کراون و لەگەڵ پێشمەرگای هاوکاریەکی زۆر جدیان هەیە و دوای ئەوەی کەوا ئەم مشکلەی داعش و ئەمانە نەمێنێ ئەمانە هەڵبەتە ینی ئەو کارێک کە هەیەیانە ئێستا نامێنێ بێ پۆلیس جێگەیان بگرێ چۆن لە ناو شاری کەرکووک خۆ پێشمەرگەی تیان نیە، پۆلیس و ئاسایشی تایە لەو شوێنانەشە بێ هێز ئەمنیەکانی تیابێ هێزی چەکداری دژە یعنی دەرەوەی هێزە چەکدارە ڕسمیە ئەمنیەکان ئەبێ لە شارەکان نمێنن. بابینی سەر هەرێمی کوردستان تا چەند هاوکارتانن لە دابینکردنی پێداویستەکانی پارێزگاکەتان؟ هەرێمی کوردستان ئێمە ئەبێت تەماشای بکەین کەوە کێشەیەکی زۆری هەیە لە ڕووی مالیەوە بە تایبەتی کە بەغدام و چینە نردووە کە پارەی نەوت کەم بووەتەوە و لەم دوایەشدا کە ئەو بەشەی شەریکەی نەوتی باکوور دەرهێنانی ڕاگرتووە بۆ ئەوەی هەرێم نەتوانێت بینێرێتە دەرەوە بیفرۆشێ. ئەمانە بۆ ئەمانە کێشەی گەوریان بۆ هەرێم دروست کردووە. بەڵام ئێمە بێ یەکشیش بزانین ئەمڕۆ لە کەرکووک پێشمەرگە موچەی لە هەرێم وەرەگرێ، ئاسایش موچەی لە هەرێم وەرەگرێ، زیاد لە 8,000 منتەسیبی خوێندنی کوردی لە کەرکووک موچیان لە هەرێمەوە وەرەگرن و هەروەها پێشمەرگەی دێرین و شەهید و ئەمانە هەموو موچەکانیان لە هەرێمەوەیە. ئەمە هەموو یارمەتیە، یعنی قورساییەکی زۆرە لەسەر هەرێم لە ڕووی ئابوووریەوە لەبەرەوە ئەگەر یەکێک بڵێ وڵا هەرێمی هیچ ناکە بۆ کەرکووک بەڕاستی ئەوە غەدرە، ئەوە ناحەقە، ئەوە ڕاست نییە. ئەو ماوەیەکەوە هەرێم نەوتی کەرکووکی دەرهێناوە ئەوەی کەوە بای حەسەن و ئاڤانە و شوێنانە ئێمە ڕێکەوتنمان لەگەڵیان نەکردووە مانگانە هەندێ مستحقاتی کەرکووک کە لە پێترۆدۆلارە بدرێ بە کەرکووک و تا ئێستا بەڵێنی خۆیان بەجێهێناوە. بدێمە سەر مەسەرەی نەوتەکە کە باس کرد پرسیاری داهاتووی من برۆ ئەوە بوو خۆ دەزانی پارێزگای کەرکووک زۆر چێلگەی نەوتی تێدایە و بەردەوام نەوتەکەشی ڕۆشتۆ لەگەڵ ئەوەشەکە لەگەڵ هەرجستانی شەڕی داعشش بەردەوام بووە لە تایش نەوت هەناردە دەکرێتن. داهاتی ئەو نەوتە دەستە خەزینەی چێوە تا چەند ئێوە لە داهاتی ئەو نەوتە سوتان وەگرتووە؟ جارێ یەکەم شت هەموو خەڵکی کوردستان ئەبێ شتێک بزانێ ئەم هەموو ساڵانەیەکەوە نەوتی کەرکووک عێراق دەری هێنا تا ئەو ڕۆژەی داعشیش هاتووە کەرکووک هیچ بڕیارێکی نەبووە و حکوومەتی عێراق بە پێچەوانەی دەستوریشەوە بە هیچ شێوەیەک ئیستیشارەی بە کەرکووک نەکردووە یان ڕاوێژی بە کەرکووک نەکردووە کە چی بکرێ و ئەمانە. تا ئێستاش بەدەها بە سەدەها خەڵک لە بەغداوە دا ئەمەزرێت بۆ شەریکەی نەوتی باکوور کە نەتەوەی کوردی زۆر زۆر کەمتیایە. نەتەوەی کورد لە 100 کەمترە ئێستا ئەمڕۆ لە شەریکەی نەوتی باکوور. لەبەر ئەوە ئەگەر خەڵک وابزانێ ئەمڕۆ لەبەر ئەوەی بەشێکی نەوتی کەرکووک هەرێم دەری ئەهێنێ و ئەینێرێتە دەرەوە و ئەیفرۆشێ کە ئەنەما ئەمە هەرێم دزی لە کەرکووکەکە ئەمە ڕاست نییە.
بەغا ئەوەتی نەوتی کەرکووک هەیە تا ئێستا نەوتی کەرکووکی بردووە و بۆ مەبەستی خۆی و بۆ کوشتنی خەڵکی کەرکووک و خەڵکی کوردستان بەکارهێناوە. ئەوەی ئەمڕۆ هەمانە ئێستا کەرکووک بەشێکی نەوتەکەی لە ١40 لەژێر دەستی شەریکە نەوتی باکوورە دەرهێنانی نەوت. ئەوەی ١٦ تری هەرێمی کوردستان بەڕێوەی ئەبا بە واستەی شەریکەی کارەوە. ئەمە هەردووکی لەگەڵ بەغدایە ڕێکەوتنیان هەبوو کە ئەم نەوتە هەردوو لا دەربێت و هەردوو لا بە بۆڕینەوت بچێتە دەرەوە و هەرێم بیفرۆشێ لە بازاڕی دەرەوە ڕێکەوتنیان هەبوو. ئەمە بەغداش ڕێکەوت بوو لەسەری لەگەڵ هەرێمیش. بەڵام کە ئەم پارەیان دا بە بەغدا لە هەرێمەوە بەغدا بڕەپارەکەی ١٧٠کەی هەرێمی نەنارد. بۆیە هەرێمیش لە مانگی حوتی 2015ەوە دەستی کرد بە ناردنی هەموو نەوتەکە و پارەکەشی تەسلیمی بەغدا نەکرد. بەڵام لەگەڵ ئێمەیە ڕێکەوتن کەوا پارەی پیترۆدۆلارمان بدەنێ وەکو باسم کرد داویانە. ئەوجا ئێستا بەغا ئەو بەشەی ١40ەکەی خۆی ئەڵێ هیچ نەو دەرمێنن بۆ ئەوەی هەرێم نەتوانێت بە بۆڕێکانەوە بینێرێت و بیفرۆشێ و ئەمەش زەختێکی قورستری خستووەتە سەر هەرێم لە ڕووی ئابوووریەوە. ئێوەش بەو داهاتە پێداویستەکانی خەڵکی کەرکووکتان دابین کردووە چۆن توانیتوانە تا ئێستا ئەو پێداویستەکان و موچەی خەڵکی کەرکوو دابین بکەن. موچەی خەڵکی کەرکووک وەکو باسم کرد ئەوانەی کەوا هەرێمەیدا بە دوور و درێژی باسم کرد ئەوانەی تریش موچیان لە بەغداوە دێ بەڵام بۆ معلوماتت وەکو کورد لەوانەی کەوا موچە لە بەغدا وەرەگرن هەموو ئەوانەی کە موچە لە بەغدا وەرەگرن نسبەی کورد لە 120 کەمترە. دکتۆر هاوکاتی ئەوەی بەردەوام باسی ڕفراندۆم لە هەرێمی کوردستان دەکرێت نازانم ئەو باسش بۆ پارێزگای کەرکووکەیە و هەرچەندە خۆشت پێشتریش ئاماژت بەوە کرد کە ئەتانەوێ پارێزگای کەرکووک لە بەغدا جیا بکەنەوە بۆ چی وای لێکردون کە بتانەوێ جیا بکەنەوە دەتانەوێت بە ڕفراندۆم بێ چۆن بێتن. یەکەم شت ئێمە چ خێرێکمان لە بەغدا بینیوە دامەزرانن لە بەغداوە دێ بۆم باس کردی سەدەها شەریکەی نەوتە لەم بینیان نزیک 500 زیاترات بوو ئێمە بە زۆر وتمان قبوڵی ناکەین نابێ خەڵک نەقلەکەن هەمووی لە نەتەوەیەکی تایبەتیە زیاتر نەتەوەی تورکمان و کورد زۆر بێبەشن لەمەدا. ئەوە یەک. دووهەم نەوتی کەرکووک ئێمە حەقی پیترۆدۆلارمان هەیە ئێمە لە 2013 120 مستحقاتی خۆمان وەرگرتووە 2014 و 2015 1 دینارمان وەرنەگرتووە ئەوە مانگی 5 خەریکەتەوە بێ ئێمە مستحقاتی هیچمان وەرنەگرتووە نەکرد پیترۆدۆلار بەڵکو هی پەرەپێدانی پارێزگاکانیش بەڵام بە پارێزگاکانی خواروی عێراقێدن. ئێمە چ هۆیەکەیە ئێمە لەگەڵ بەغدایە بمێنین بۆیە ئێمە ئەبێ خەڵکی کەرکووک لە ڕەفرەندەمێکە بڕیاری ئەوە بدات ئیتر چ بێتەوە ناو هەرێمی کوردستان چی هەرێمێکی سربەخۆ بێت بۆ فترەیەکی ئینتیقالی لە دوای ئەوە 3 ساڵ بێت 4 ساڵ بێت لە دوای ئەوە بڕیاری نهایی بدات وەکو هەرێمێک ئەمێنێتەوە یا ئاچێتە سەر هەرێمی کوردستان. بەڵام بە هیچ شێوەیەک بەڕێی من بەڕێی ئێمە کەرکووک لە زەرەر زیاتری بەرناکەوێت بەو لە ژێردەستبوونەی لەگەڵ بەغدایە. ئەو هەرێمە سربەخۆی کە باسێکی ئایا کاربەدەستانی هەرێمی کوردستان بۆ چونیان چێت لەوە باستان کردووە لەگەڵ ئەوانە یاننا. من لە زۆر شوێن باسم کردووە لە هەموو کەسیش ئەپرسم ئایا ئێوە ئەگەر ئەوەندە کەرکووکتان خۆشەوێ ئەوەندە دڵتان بە کەرکووک ئەسووتێ کەرکووک هەر کوردستان یەک کوردیشی تیان نەمێنێت ئەوە با ڕوون بێ لە لای هەموو کەس. بەڵام تۆ قبوڵەکەی کەرکووک لە ژێر دەستی ڕژێمێک بێت خەڵکت بۆ دابە مەژرێنێ تعریبت بۆ بکە هەموو کارێکت بۆ بکە هەر لەبەر ئەوەی ناتوانانی بیخیتە سەر هەرێمی کوردستان ئەگەر ئەیتوانین بخێنە سەر هەرێمی کوردستان با ئەمڕۆ بیکەین بەڵام ئەگەر ناتوانین با بیکەین بە هەرێمیشی سەربەخۆ بۆ ماوەی چەند ساڵێک بەیان مادەی 140 لە 2005ەوە دەنگی لەسەر دراوە هیچی پێ نەکراوە بەعکسەوە شتەکان بەرەو دواوە ئەڕوە و پێش ئەوەش بە ساڵێک مادەی 58 هەبوو هی حکوومەتی ئینتیقالی یعنی 15 بۆ 16 ئەوە لەوێ یعنی تقریبا تۆ 12 ساڵە هیچت بە هیچ نەکردووە جا کە ئەم مۆزوعە بەو شێوەیە باسەکەی خەڵکی کەرکووک زۆر باشی تێگات ئەڵێ
ئێمە واریداتی خۆمان بەدەست خۆمان بێ دامەزراننمان بەدەست خۆمان بێ بۆ ئەوەی بە شێوەیەکی دادپەروەرانە لە بینی کورد عەرەب تورکمان بە هەموو شێوەیەک دوای ئەوە ئێمە تورکمان و عەرەبیش ئەبێ بەشدارکەین لە بەڕێوەبردننی شارەکەدا و هەرێمی کوردستانیش زۆر تەبیعیە یعنی نزیکترە بێ لە کەرکووک بەو شێوەیە کە ئێستا هەیە ئێستا هەرچی بڕیارێک هەیە ئەگەر بمانەوە شتێک لەسەر گەڵ هەرێمیش بکەین بەغا ڕێگرە لەگەڵمانە بەڵام ئەو کاتە بڕیارەکە بەدەستی خۆمانەوە پێدوانی ئەگەر ڕفراندۆم بکرێ و دەنگ لەسەر بدرێتن بگەڕێتەوە سەر هەرێم کێشە بۆ یاخود وڵاتانی دراوسەی کێشەی بۆ دروست نەکەن من بۆیە ئەڵێم ئەبێ اختیار بدەین ئەو دوو اختیارە ببێ بە هەرێمێک بۆ ماوەی فترەیەکی انتقالی بۆ 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ دوای ئەوە خەڵک ئەبینی هەرێمەکە چۆن بەڕێوە ئەچێت پەیوەندی نزیکی بە تەئکید لەگەڵ هەرێمی کوردستانە بێ کێ کوردستان کێ کەرکووکە پارێزێ پێشمەرگە عاید بەکێ بە هەرێمی کوردستانە کێ ناو شارە پارێزێ ئاسایش بەکێیە عاید بە هەرێمی کوردستانە لەبەر ئەوە زۆر تەبیعیە کەوا کەرکووک ئەگەر هەرێمێکیش بێ بۆ ماوەی چەند ساڵێکا و پەیوەندی باشی لەگەڵ هەرێمی کوردستانە بێ و پەیوەندیشی لەگەڵ بەغاشە بمێنێ ئێمە ناڵین نەمێنێ بەڵام نەک وەکو ئێستا هەموو شتێکی لە ژێردەستی بەغا بێ و من نمونەی ئەو کارە ئەو غەدرانەی کە بەغا لە کەرکووکی ئەکا بۆ ئێوە مێنایە وەڵێ دکتۆر بە ئەم پرسیارەمان وەهالێت بکەین کە بۆ خۆشت ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیتی و وەک ئاگاداری یەکێتی و گۆڕان ڕێکەوتنامەیەکی ئامۆر کردووە بۆ یەکخستنی هەڵوێستەکانیان بەڵام ئەوەی بەدی دەکرێت بە پێی ئەو برگانەی بڵاو کراونەتەوە زیاتر ڕێکەوتنەکە بۆ شێوازی حکومڕانی بێت لە هەرێمەکە وەک لەوەی ڕێکەوتنەکی حزبی بێت ئێوە چی لەو ڕێکەوتنە چاوەڕوان دەکەن من بەڕاستی ڕێئی خۆم لەسەر ئەو پەیوەندی نێوان گۆڕان و یەکێتی هەمیشە لە ئەوڵەوە ئەوە بووە کە گۆڕان و یەکێتی زۆر تەبیعیە ببنەوە بە یەک بۆیە ئێستا ئەم ڕێکەوتنە کراوە هیوادارین ئەم ڕێکەوتنە بەرەو پێشەوە بڕوە بەڵام لە عینی کاتیشە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری کۆنگرە بدا لەو کۆنگرەیەدا چونکە ئێستا ناتوانیت تێکەڵ ببیتەوە لەو کۆنگرەیەدا بڕیاری ئەوە بدرێتەوە یەکێتی ئەو سەرکردایەتی تازە هەڵەبژێرێ مافی ئەوەی هەبێکەوە گفتوگۆی تێکەڵبوونەوە بکە لەگەڵ گۆڕانە من بەڕێی من ئەوە زۆر یعنی تەبیعیە کە بکرێت چونکە پەیوەندیەکان زۆرە زۆر سەرکردایەتی گۆڕان لە ناو یەکێتی بوونە پێشتر و من وابزانم ئەمە بۆ جەوی سیاسی ناو کوردستانیش زیاتر پەسەند ئەکرێ و سەرکەوتوترە بێت لەوەی کەوا هەر بە ڕێکەوتن بمێنێ ئێمە مەسەڵەن ڕێکەوتنی استراتیژیمان لەگەڵ پارتیا هەیە چەند ساڵە بەڵام بە زۆر کۆسپ و ئەوەدا ئەڕوا جارجار خەڵکەیە ڕێکەوتنی پێ بەدڵ نییە لەوانەیە بە ئاشکرا بڵێ من لەگەڵیم بەڵام لە ژێرەوە بێوێ سەری نەخات بۆیە تێکەڵ بوونەوە کە لە هەمووی باشتر دکتۆر دوا پرسیارم سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئەمریکایە کە خۆشت لە ئەمریکا بووی و چۆن دەڕوانی ئەم هەڵبژاردنەی ئەمجارە بەو شێوەیە کە ملیاردێری ئەمریکایی دۆناڵد ترامپ خەریکە پاڵێوراوەتی یاخود کاندیدی کۆماریەکان بەدەست دێنێتن لەلایەن تریشەوە پێدەچێتن کە هێلری بێ چەندە تا ئێستا بە تەواوی نەبوو بەڵام ئەو دۆ بەرامبەریەک چۆن دەڕوانی ئەمە و چ سوودی بۆ هەرێمەکە هەیە من بەڕێی من بە نسبەتی هەرێمەکەوە سیاسەتەکە زۆر ناگۆڕێت منەوە قەنەعەتی خۆمە چکە سیاسەتی ئەمریکا تەماشای کە تەنانەت لە زمانی بوشی یەکەم و کلنتن و بوشی دووەم و یعنی ئەگەر تەماشایکەی یعنی خاڵە گەورەکانی تقریبان وەکو خۆیەتی فیدرالی لە عێراقا و دیموکراتی و دەناو عێراقا و هیچ نەگۆڕاوە لەوانەیە جاری وایە خەڵگەڵێ وڵا بوش باشتر بوو چونکە سەدامی لابد بەڵام سیاسەتەکەی بەرامبەر بە عێراق و بەرامبەر بە کوردستان وەکو خۆیەتی یعنی نەگۆڕاوە لەو ڕۆوە هەڵبەتە کەسیش تەوەقوعی ناکرد ترامپ ببێ بە کاندیدی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی بەڵام توانی یعنی چێ تەسەورێ کرد جێب بوش ئەوها زوو بڕە و ئەنیە بۆ چوونەکانی کە بەو شێوەیە بەڕاستی بۆ چوونەکانی زۆر جارێ دیار نییە بۆ چوونی چییە
خۆی شێڵێ ئەو شتانەی من ئەڵێم هەمووی پێژنیارە خەریکە تۆزێ پاشگەزە بێ لە هەندێ شتە توندەکانی کەوتوێتی بەرامبەر بە ئیسلام بەرامبەر بە مەکسیکی و ئیسپانی و ئەمانە ئەم ڕۆژ کۆبوونەوەی هەیە لەگەڵ کیسینگەرە جا بەڵکو هەنێ شتی پێ بڵێ بابزانین دوای ئەوە شتی تازە ئەڵەیەیان نا بەس بەتاکی ئەمریکا گۆڕاوە ئەمریکای پێشوو نییە لەو ڕووەوە یعنی خەڵکەکەی گۆڕانکاریەوێت ئێمە زۆر هەر باسی ترمپ هەیە لێرە بەڵام تۆرە لێرە باسی بەرنی ساندەرز بکە بەرنی ساندەرز ئەسڵ حزبی دیموکراتی نەبووە سەربەخۆ بوو لە کۆنگرس کە ئەندامی ئەنجومەنی نوێران بوو لە دوایە کە بوو بە سەنەتۆریش بەڵام لەگەڵ ئەوانە دەنگێدا لە زۆر شتەکانە یعنی تەماشاکە یعنی کابرایەک هاتووە سەنەتۆرێکە دیموکرات نەبووە ئێستا دەنگی نیوەی دیموکراتەکانی هێناوە تقریبا هەرچەنە احتیمالی بوونی بە ینی مرەشەحی حزبی دیموکراتی کەمە احتیمالی زیاتر هەر هێلەریە بەڵام تا ئەو ڕۆژەی کە تەواوە بێ پرۆسەکە و یەکێک ناوەنێنرێت نازانیت بەڕاستی هەرچەنە لە کۆمارەکانە تەواو بووە دۆناڵد ترمپە و ساڵێکی سێرە من هەموو ڕۆژە متابعەکەم کە لە کوردستانی شمیتر لەسەر تەلەڤیزیۆن بێ لە ڕۆژنامەکان بێ هەموو ڕۆژەی خوێنمەوە متابعەکەم کاتێکی خۆشە بۆ ئەو کەسانی کەەوە لە پرۆسەی سیاسی و شێوەی هەڵبژاردننی سەرۆک و کۆنگرس و ئەمانە شارەزابوو بێ دکتۆر نەزمەندکەریم پارێزگاری کەرکووک زۆر سپاس دەکەین سپاس دەکەم بژیت